نوری نەمر بەرجی شەشەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. دەفرێک سەگ بیلێسێتەوە. فەرمودەیەکی پیرۆزی دیکە هەیە کە بوخاری و موسلیم و نەسائی و ئیبن ماجە و ئیبن حەنبەل ڕیوایەتیان کردووە کە ڕۆژهەڵات ناسان و شوێن کەوتوانیان لە جیهانی ئیسلامدا بەهۆی ئەوەی نەیانتوانیوە لە عەقڵیاندا جێگەی بکەنەوە، یاخود لەبەر ئەوەی تەنها ئەبوو هورەیرە یاخود عەبدوڵڵای کوڕی عەمر یاخود ئەنەسی کوڕی مالیک ڕیوایەتی کردووە. بە جۆرێک لە جۆرەکان ئەم فەرمودەیەیان پێ هەرس ناکرێت، ئەویش ئەم فەرمودەیەیە: طهور إيناء أحدكم إذا ولغ فيه الكلب أن يغسله 7 مرات أولاهن بالتراب. بۆ پاکبوونەوەی ئەو دەفرەتان کە سەگ لێ سیویەتیەوە پێویستە 7 جار بیشۆن، بەمەرجێک یەکەم جار بەخۆڵ بێت. لە هەندێک لە ڕیوایەتەکانیشدا بەم شێوەیە هاتووە کە ئەگەر سەجێک لە دەفری ئێوەشتی خواردەوە. دەربڕینی ژمارەی 7 لە فەرمودە پیرۆزەکەدا واتای 7 جاری ڕێک دەگەیەنێت. بە هەمان شێوە دەشکرێت ئاماژە بێت بۆ زۆری، بەم هۆیشەوە کە فەقیهانی حەنەفی 3 جار شۆردنیان بەپەسەند داناوە، واتە ئەگەر پاکردنەوەکە بە 3 جار شۆردن بەدی بێت ئەوە دەکرێت 3 جار بشۆرێت. ئەم فەرمودە پیرۆزە کە هێندە قوڵە دەکرێت کتێبێکی لەسەر بنووسرێت. لە ڕاستیدا کۆمەڵێک سەرەداوی گرنگ دەربارەی پێغەمبەرایەتی دەدات بەدەستەوە. بەڵێ، تازە بە تازە لەم سەردەمەدا لەوە تێگەیشتوین چەندین نەخۆشی هەیە دەکرێت لە سەگەوە بۆ مرۆڤ بگوازرێنەوە. ئەم بابەتە کە پێویستە بۆ پاراستنی تەندروستی زۆر بە هەستیاری هەڵوێستەی لەسەر بکرێت، هەم لە ڕوانگەی سەرنجڕاکێشانی بۆ لای نەخۆشیە هاوبەشیەکانی نێوان مرۆڤ و سەگ و هەم لە ڕوانگەی هۆشداریدانی سەبارەت بە ئەو ڤایرۆس و میکرۆبانەی دەتوانن لە هەردوو جەستەی سەگ و مرۆڤدا نەخۆشی دروست بکەن، هەواڵێکی موعجیزە ڕەهەندە. وە لەم بابەتەدا لە نێو سەرچاوە زانستیەکاندا هێندەی دنیایەک نووسین نووسراوە. جا تەنانەت گەر نەژنووسرێت چ دەبێت؟ مەگەر ئەمڕۆکە کەسێک هەیە ئاگادار نەبێت بە چۆنیەتی گواستنەوەی کرم و جۆرەکانی تری میکرۆب لە سەگەوە بۆ مرۆڤ و دروستکردنی نەخۆشی و کیسی جۆراوجۆر و پێویستی خستنە ژێرخاچی پیسایی سەگ؟ جا لە کاتێکدا کە حەقیقەتەکە ئەمەیە، داخوا ئەو کەسە سەراسیمە و ڕۆژهەڵات ناسانەی تانەیان لەو فەرمودەیەداوە و ویستویانە قسەی نادروست سەبارەت بە سوننەت بکەن، ئەمڕۆ پاش ئەوەی گوزەری کات ئەو حەقیقەتە مەزنەی خستوەتە مەیدان کە لەو فەرمودەیەدا ئاماژەی پێکراوە، شەرم لە خۆیان ناکەن بۆ ئەو بانگەشانەی کردویانە. فەرمودەی مێش فەرمودەیەکی سەحیحی دیکەی وەک ئەو فەرمودەیەی پێشوو هەیە کە تەنانەت کەسانێکی وەک مۆریس بووکای کە بە خۆشحاڵیەوە بەرهەمەکانیمان وەرجێڕاوە و بڵاومان کردوونەتەوە پەلەیان کردووە و یەکسەر ئەم فەرمودەیەیان خستوەتە بەڕەخنە و وەک بڵێ دویستویانە بە هۆکاری نەزانی و کوردبینی موسڵمانان لێکی بدەنەوە. بەڵام لە دەرەنجامدا دووبارە ڕوخساری فەرمودە و ئەو ئەبوو هورەیرانەی فەرمودەیان ڕیوایەت کردووە سپی و ڕوخساری ڕۆژهەڵات ناسانی دڵپڕچینە و شوێنکەوتوانی ئەوان ڕەشبوونی بۆ ماوەتەوە. فەرمودەکە ئەمەیە: إذا وقع الذباب في إناء أحدكم فليغمسه كله ثم ليطرحه. ئەگەر مێشکەوتە دەفری خواردنەوەی هەریەک لە ئێوەوە، ئەوە با بە تەواوی لە ناو دەفرەکەدا خواردنەوەکەدا نوقمی بکات و پاشان دەری بهێنێت. ناکرێت لە ڕوانگەی سەنەدەوە ڕەخنە لەم فەرمودەیە بگیرێت، چونکە لە پەنا بوخاریدا ئەبوو داود و نەسائی و ئیبن حەنبەل و دارمی ڕیوایەتیان کردووە و هاوڵانیش بە پەسەندیان زانیوە و قبوڵیان کردووە. کەسانی تایبەتمەندی بواری فەرمودەش بە هیچ جۆرێک گومانیان لەبارەیەوە دەرنەبڕیوە. هەر بۆیە ئەم فەرمودەیەش هەتا ئەمڕۆ هاتووە و بە ئێمە گەیشتووە. ئەم فەرمودەیە سەرەتا بەرزانستی ئەو ڕۆژەی ئیمامەکانی موعتەزیلە کەوتووە و نکۆڵی لێکراوە بە هەمان شێوە بەهۆی ئەوەی لەگەڵ پێوەرەکانیاندا نەگونجاوە لەلایەن ڕۆژهەڵات ناس و زانایانی سەدەی 20ەوە ڕەخنەی لێگیراوە. لە کاتێکدا ئەم فەرمودەیە سەر تاپای موعجیزەیەکە، چونکە پێشەمو شتێک
پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم سەرنج بۆ لای ئەوە ڕادەچێشێت کە مێش هەڵگری میکرۆبە و لە بەردەوامی فەرمودەکەدا دەفەرموێت فإن في أحد جناحيه شفاء وفي الآخر داء. چونکە لە یەکێک لە باڵەکانی مێشدا شیفا هەیە و لە ئەوی دیکەیاندا نەخۆشی هەیە. وشەی جەناح لە پەناواتای لادا بە واتای باڵیش دێت. فەرمودەکە بە هەردوو واتاکە پەنجەی لەسەر دوو حەقیقەتی گرنگ داناوە. ئەوە ڕاستیەکە و لەلایەن لێکۆڵەرەوە پزیشکیەکانی ئەمڕۆوە دەرکەوتووە کە لە یەکێک لە لایەکانی مێشدا میکرۆب هەیە و لە نێو سایتۆپلازمی لایەکەی دیکەشدا دەرمانێکەیە کە ئەو میکرۆبە لەناو دەبات. لە کاتێکدا وشەی جەناح بە واتای باڵ وەردەجێڕین کە دەکرێت هەردوو واتاکەی تێدا بخوێنرێتەوە. ئەم ڕاستیە دێتە بەردەممان. مێشکاتێک لە شوێنێکدا پیسی دەکات بۆ ئەوەی بتوانێت دووبارە هەستێتەوە. یەکێک لە باڵەکانی زۆر بە وریایی بەکاردێنێت. شتێکی دەگمەنە کە مێش بکەوێتە شوێنێکی وەهاوە کە دووبارە نەتوانێت بفرێتەوە. بۆ نمونە وەک کەوتنە نێو هەنجوینەوە. بەڵێ لە نێو ئەو مێشکە وردیلەی ئەودا تەواوی پلان و پرۆگرامەکان بۆ ژیانی ئەو ئامادە و بێکەم و کوڕیە. کاتێک مێش بە یەکێک لە باڵەکانی دەکەوێتە نێو خواردن و خواردنەوەکانەوە نەخۆشی گەلێکی گوازراوەی لەگەڵ خۆیدا هەڵگرتووە. جا پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم کە زانست لە پاش چەندین سەدە شوێن پێی ئەو هەڵدەگرێت فەرمان و ئامۆژگاری بەوە کردووە کە لە بەرامبەر ئەو میکرۆبانەی مێش لە باڵێکیدا هەڵی گرتووە باڵەکەی دیکەی وەک چارەسەر بەکاربهێنرێت. ئەم ڕاستیەش کە زانستی پزیشکی ئەمڕۆ توانیوێتی ئاشکرای بکات ئەو چەندین سەدە پێش ئێستا بە دوو وشە دەری بڕیوە. چەندە بڕیارێکی هەڵەشانەیە لە ڕوانگەی زانست و حەقیقەتەوە کە دژبەم فەرمودە بوو. چەندە بڕیارێکی هەڵەشانەیە لە ڕوانگەی زانست و حەقیقەتەوە کە دژبەم فەرمودە بوەسترێتەوە بە بیانووی ئەوەی گوایە ئەبوو هورەیرە ڕیوایەتی کردووە یاخود ئەوەی کە لە عەقڵدا جێی نابێتەوە. لە کاتێکدا فەرمودەناسان و هاوڵە بەڕێزەکان و ئوممەتی ئیسلام بۆ ماوەی 14 سەدەیە ئەم فەرمودە پیرۆزەیان قبول کردووە و بە پەسەندیان زانیوە. تایبەتمەندی هەڵگرتنی نەخۆشی لە لایەکی جەستە و چارەسەر لە لایەکی دیکەدا تەنها لە مێشدا نییە. هەمان شت لە دوو پشک و هەنجیشدا بەدی دەکرێت. ئەوە تا کاتێک دوو پشک شوێنێک دەگەزێت دوو پشکەکە دەهێنن دەیکوتنەوە و لەسەر برینەکەی دادەنێن. هەنجیش لە کاتێکدا لە لایەکەوە هەنجوین دروست دەکات لە کلچیدا ژەهر هەیە.